بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پارتی و یەکێتی کەوتونەتە دەستگیرکردنی کادیرانی یەکتر. پارتی لاولێر چەند کادیرێکی یەکێتی دەستگیر دەکات و لە گەرمیانەش یەکێتی کادیرێکی پارتی دەستگیر دەکات. بە میواندارێک لە بەڕێزان نەبەردکرین مامۆستای زانکۆ ئاگۆ جەمال چالاکی مەدین لە سودی سەرکی لاولێری شەوە بەردار حەسەن پارێزەر تاوتویان پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. ئەگەر دوو ئیدارەیی تا ئێستا تەنها دەنگۆیەک بوو بێت، بەڵام هێزە ئەمنیەکانی یەکێتی و پارتی بە فەرمی ڕەفتارەکانی سەردەمی شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی دووبارە دەکەنەوە. میدیای فەرمی یەکێتی بڵاوی کردەوە هێزەکانی ئاسایشی پارتی چوونەتە سەر ماڵی پێشڕەوەیسی کارگێڕی مەڵبەندی هەولێری یەکێتی و ڕفاندویانە و هەوڵیش دراوە کادرێکی دیکەیان بڕفێنن. بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە پەیامی ڕاگەیاند ئەو دوو کادرەی یەکێتی وەک بارمتە لە وەڵامی دەستگیرکردنی کادرێکی پارتی لە گەرمیان دەستگیر کراون. تاریخ نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر وتی چەند ڕۆژێک پێشتر کوڕێکی ئەکبەری حاجی ڕۆستەم لە گەرمیان بە بڕیاری دادگا ئازاد کراوە، بەڵام دواتر هێزێکی یەکێتی چوونەتەوە سەرماڵی گەنجەکە و بردویانە و سۆراغی نییە. ئەوانیش لە بەرامبەردا دوو کادری یەکێتیان دەستگیر کردووە. بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە ئاشکراوتیشی تاوەکو کوڕەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم چارەنووسی دیاری نەکرێ و ئازاد نەکرێت، کادرەکان یەکێتیش ئازاد ناکرێن. دیارە ئاسایشی پارتی بە دەستگیرکردنی کارگێڕەکەی مەڵبەندی هەولێری یەکێتی نەوەستاوە و هەمان شەو هەڵیان کوتاوەتە سەرماڵی لیوا بەکر گردەسۆری و ماڵەکەیان پشکنیوە و بە شوێن لێزانی کوڕی گەڕاون. دیلبەدیل و گرتن و ڕفاندن و تەنانەت کوشتن سیمایەکی دیاری شەڕی ناوخۆ و دواتریش دوو ئیدارەی و حکومڕانی یەکێتی و پارتی بوو. دەیان هاوڵاتی ئەم هەرێمە کە ئێستا بێسەر و شوێنن تەنها تاوانیان ئەوە بووە کە حیزبەکەیان کادرێکی حیزبی بەرامبەری دەستگیر کردووە. ڕۆژی هەفتەی کانونی یەکەمی 2010 غانم سەباح نادر لێپرسراوی گشتی هێزەکانی پێشمەرگەی سەر بە یەکێتی لە مەخمور لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە لە بازگەی بازارگا لەسەر ڕێگای هەولێر مەخمور دەستگیر کراو تا ئێستاش ئازاد نەکراوە. بە پێی زانیاریەکان دەستگیرکردنی سەرخێڵی کوڕی ئەکبەری حاجی ڕۆستەم لەلایەن ئاسایشی یەکێتیەوە لە بەرامبەر دەستگیرکردنی ئەو فەرماندە سەربازیان بووە لەلایەن ئاسایشی هەولێر. تا ئێستاش دیار نییە پرۆسی بە بەرەمتەگرتنی کادیران لە نێوان پارتی و یەکێتی تا چەندێکی دیکە بەردەوام دەبێت و ئێستا سەری کام کادری پارتیە کە دەستگیر بکرێت. ڕەشاد گەڵاڵی بەرپرسی کۆمیتەی مەخمور یەکێتی تایبەت بە پەیاموتی پارتی هەر بەرپرس و کادرێکی یەکێتی دەستگیر بکات دۆسیەی تیرۆر یان مادەی هۆشبەری بۆ حازر کردووە. خەڵکی خۆیان لە سژن هەیە و بەویستی خۆیان شاهیدیان پێدەدەن. دەستگیرکردنی کادرانی حیزبەکان لەسەر هەڵوێستی سیاسی حیزبەکانیان مێژوویەکی دوور و درێژی هەیە و ڕفاندن و دەستگیرکردنی دوو کادری باڵای کۆمەڵی ئیسلامی بە تۆمەتی تیرۆر و ئازادکردن و بێتاوان دەرچوونیان دوای 170 ڕۆژ زیندانی نمونەیەکی زیندوی هێزە حیزبەکانی دەسەڵاتداری زۆنی سەرد و سەوزە کە تا ئێستا نەیانتوانیوە هێزە ئەمنیەکان بەدامەزراوەیی بکەن و لە ململانێ حیزبەکان بە دووریان بگرن. بەو هۆیەشەوە پرسیار لەسەر کۆی دەستگیرکردن و دانەپاڵی تۆمەتی تیرۆر بۆ کادران و ئەندامانی حیزبەکان دروست بووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا نەبەرد ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێستان بۆ دەستگیرکردنی و کادیرانی پارتی و یەکێتی لەلایەن یەکترەوە چیەوە ئەمە چیمان پێدەڵێت لەبارەی حکومڕانی یەکێتی و پارتیەوە؟ دەستان خۆش بێ. تەڵعان بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە بەڕای من شتێکی تازە نییە، بەڵام ئەوەی کە جێگەی پرسیار بێ ئێمە لە سەروبەندی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانین و خودی بەرپرسی ئاژانسی هەرێم ڕاست پێنراوە بۆەوەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێم بەڕێوە بات و سەرپەرشتی بکە. ئەوەشی کە جێگای مەترسیە ئەو کەس ئەمڕۆ کە بەرپرسێکی ئاسایش لە پارێزگای هەولێر بێ هیچ فەرمانێکی دادگا و بێ هیچ شتێکیانی ڕوونکردنەوەیەوە بە زۆر بە سەریحانە ئەڵێت کە ئێمە هەتاوەکو و کادرەی پارتی بەرنێدرێت ئێمە ئەم کادرەیەکی تێ بەرناین کەوا بوو بەڕاستی ئێمە بێت دیوی دووەمی ئەم پەیامانە ببینین. یعنی لە ئێستادا ئەمە پەیامێکی خەتەرە بۆ ئەوەی کە بەڕاستی تۆ هیچ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ڕەنگە زەمانەتی ئەوەی نەبێت کە بەیانی لایەندارێتی بۆ هەر لایەنێکی کەشە بێ کەسێکی کە لە جیهەتێکی تر لایەنێکی تر تاوانێ بکە ئۆتۆماتیکیان بێنم کەسە بگرنەوە دەست بەسەری بکەن.
بۆی ئەمانەی کە لە ئێستادا ڕووەدا پەیامێکی مەترسیدارە بۆ تەواوی پەیامەکە پەیامێکی مەترسیدار پەیامەکە ئەوەیە یعنی بەڕاستی کاکەکی مێستا بۆ نمونە زەمانەتی ئەوەیە کە من لەم کەنەڵە چوومە دەرەوە بۆ نمونە نەگیرم دەست بەسەر نەکریم کە دەست بەسەر کرام بەیانی کەسێکی کە لەبەری من لە شوێنێکی کرد لایەنێکی کە دەست بەسەر دەکرێت و بێویش تاوانێکی هەبێ کێشەکە لێردا ئەوەیە بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە هەمیشە وتومانە مەلامەحی دوو ئیدارەی تاوە کۆمڕۆ هەربوونی هەبووە شتێکی زۆر نامەنتەقیە بڵێ لە هەرێمی کوردستانە یەک ئیدارە هەبوو یەک حکومەت هەبووە خودی سەرۆکی حکومەت دەسەڵاتێکی نەبووە لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجاوە بە هەمان شێوە جێگری سەرۆکی حکومەت لە دووەکو زاخۆ و ناوە هەر دەسەڵاتی نەبووە کەوا بوو ئەوەی لە ئێستادا ڕۆدا بە تەواوەتی تۆخ کرایەوە هەر بۆ خۆی ئەم دوو حزبە ئەوەیان سەڵمان کە بەڵێ دوو ئیداری لە هەرێمی کوردستان بوونی هەیە وە گرتن و بڕین و کوشتنیش بێ هیچ فەرمانێکی دادگا و یاسان نییە تەنها ئەمانەیە قەراری حزبیە کادرێک لەم لاگیراوە هێشتانە لێ پێچینەوە نەکراوە لێدوان وەرنەگیراوە فەرمانی دادگا نییە کە ئایا ئەم کەسە لەسەر چی ئەساسێک دەستگیر کراوە ئۆتۆماتیکیە لە پارێزگایەکی کە لەلایەنێکی کە کەسێک دەست بەسەر دەکرێت بێ ئەوەی کە فەرمانی دادگا هەبێ کەوا بوو ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کە هەموو هەوڵاتیان لە هەرێمی کوردستانە لەژێر مەرحەمەتی ئەم دوو دەستگا ئەمنیە هەر کاتێ بیانەوە خەڵکی بگرن ئەیگرن وەر کاتێکیش بیانەوە خەڵکێک بربەن بەری ئەیەن و دەیان وەکو لە راپۆرتەکەیەوە ئەمەشتان پێ کردووە زۆر ئاساییە بەنم لە بەیانی و کەسیان گرتووە دەیان کەیت و دەیان مەلەفی بۆ دروستکەن و دەیان احترافیشی پێ بکەن و سەرنجام بە حکمێکی نەعادلانە حکمی بن و تاوانەکەشی بەسەر ساخ بکەنەوە و ئەمە کە ئەو لەو لە کابراوتی لە زۆنی ئەو بەرکرایە بە ئۆتۆماتیکیە لە زۆنی ئەمەری شەکرێتەوە و دەیان مەلەف و دەیان کەس دروستەکرێەوە ئەمە درێژەی پێدرێ و ئەمە بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆەوەی کە ئەبێ بۆ نمونە باقی ئەو خەڵکانی کە لە دەرەوەی ئەم دوو حزبن لەم کەیسانە بێدەنگ نەبن چونکە بێدەنگبوونی ئەو لایەنانەوە ئەو خەڵکانە بەڕاستی ئەمە پەلاوێژێ بۆ کۆمەڵی هەنگاوی تر پەلاوێژێ بۆ کۆمەڵێک خاڵی تر کە بەڕاستی سەرنجام هاوڵاتیان بە ناومێدیە بێ وڵاتە جێبێڵن چونکە بەڕاستی جێگایەوە نەماوەتەوە کە تۆ بتەوێت لە ماڵەکەی خۆت کار و چالاکیت هەبێت لە ڕووی سۆشیالەوە لە ڕووی میدیایەوە و زەمانەتی ئەوە بکەیت کە تۆ ئەکرێ بۆ من لە بازار ڕایان لە ماڵەکەی خۆتا کەس لایەنێک هێزێک نییە دەست بەسەرت بکات و دەیان تاوانە کەس بخاتە پاڵ سپاس دەکەم کاگا کۆ جەناب شت بەخێر بێ سەبارەت بە دەستگیرکردنی دوو کادیرانی پارتی و یەکێتی لەلایەن یەکترەوە تا چەندێک ئەمە وەکو مامۆستاوتی زەخکردنەوەی دوو ئیدارەی و زیندوکردنەوەی ڕەفتارەکانی شەڕی ناوخۆشە کە پێشتر دیل بەدیل بوو بەڵێ سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی پەیام لە ڕاستیە هەروەکو مامۆستا ئاماژەی پێەیە ئەوەی ئێمە و خەڵک ئەیزانێ بەڕاستی یەکیدارەی نەبووە لە هەرێمی کوردستانە ئەوەی هەبووە دوو ئیدارەی بووە بەڵام جۆرێک لە ڕووپۆشی بۆ کراوە لەلایەنی شێتی و پارتیەوە بە خەڵک نیشان دراوە بە دنیای دەرەوە کە هەوڵی یەگرتنەوەی ئیدارادن ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆمانە ناسایژێکی کردوتەوە نا پێشمەرگەیەکی کردوتەوە نەئیدارەکان ئێستش لێرە جۆرێک لە یاسا پەیڕەوە کرێ و جۆرێک لە باج و لە گومرک و لە سەرانە و لەولا جۆرێکی ترە و ئەم جۆرە گرتن و ئەم جۆرە ڕاودونانەی کادران و لایەنگرانیان شتێکی تازەنی و چاوەڕوان کراوە بۆ هەر کەسێک لە دەروی یەکێتی پارتی کە وێنە گشتێکە ئابینێ بەڵام لە ڕاستیە ئەوەی کە جێی داخە ئەوەیە کە بیڵێن یەکێتی پارتی لە دوایین هەڵبژاردن کە کرا پەیامی ئەوەیاندا بە خەڵک و دروشمی سەرەکیان بۆ نمونەی پارتیەوە بوو کە کوردستانێکی بەهێز بنیادنێن یەکێتی ئارامی و هەلیکار و خزمەت بوو بەڵام ئێمە پێچەوانەی هەمووەمان نابینین ئەمە کامەیە کوردستانی بەهێز کاتێکە تۆ یەیت سیمای دوو ئیدارەی زەغەکەیتەوە یعنی بۆ نمونە کاتێکە هەتا ئەمڕۆ بەرپرسی ئاسایشی هەولێر قسەی نەکردبوو شتێکی تەبیعی بوو ڕەنگە خوێندنەوەی هەر کەسێکەوە بواە کە ئەم کادری یەکێتیش لەوێ بۆ نمونە جۆرێک لە تۆمەتی ئاراستە کراوێ بەڵام دوایەوەی لێدوانێکگەیاڵێ تا کوڕیە و کەسایەتیە دیارەی گەرمیانی ئێمە ئازاد نەکرێ ئێمەش ئەم کادرانە یەکێتی ئازاد ناکەین کە ئەمە بەڕاستی کارەساتە ئاماژەیەکی زۆر ترسناک و زەنگێکی مەترسیدارە کە لێ درێوە دێ بەگوێی خەڵکا بۆ ئەوەی کە لەمە دووە مەترسی دوو ئیدارەی زۆر ئەگەرێکی بەهێزترە و بەر لە هەر کەس بەڕاستی ئەبێ دادوەرە بەڕێزەکان و پارێزەران ئەمە قوبوڵ نەکەن چونکە ئەمە بەڕاستی شکاندنی شکۆی دادگا و یاسایە لە وڵاتەیە یعنی ناکرێتەوە هاوڵاتیە کەسێک لەبەرەوەی ئەندامی پارتێکی سیاسیە ئیتر ناکرێ ئەمە داوا نەکرێ لەلایەن یاساوە چونکە ئێمەوەی بیستومانە و ڕاگەیەندرێ لە وتەبێژی پۆلیسی گەرمیانەوە گوایم کەسە لەسەر سکاڵایشی کەسێکی خۆی کە کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە دەستگیر کراوە
ناکرێت لە بەرامبەرە ئەمانەی کە پێشێلی یاساکەن وە تۆمەتبارن بە حکمی ئەوەی کەسایەتی پۆلیسی بڵێن یاسای شوری باسی وکە دوایەوەی کە دادگا بە کەفالەتی ئازاد کردووە دووبارە دەستگیر کراوەکانی یەکێتی بەڵێ گوایە ئەوەی ئێمە لە ڕاستیا بێ ئێمە گوێ لە وتەبێژی پۆلیسی گەرمیانیش بگرینە و ئەڵێ ئەمە بە پێی یاسایی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی هۆیەکانی پەیوەندی ژیراوە بەڵام بە هەر حاڵ دەکرا چاوەڕێ بکرێەوە ئەم لێدوانەی بەڕێوەبەر یاسایشی هەولێر دۆخەکەی زۆر مەترسی دارز کردووە ئێستا دۆخێک دروست بووە وەکو مامەسا ئاماژەی پێە هاوڵاتی ناحەقی نییە گە ترسێکی گەورەی هەبێ لەوەی کە ئیتر لەمە دووە بەڕاستی بەبێ گەڕانەوە بۆ دادگاوە بۆ یاسا هەر کەسێک گەری گرتن و فڕاندن و بزرگکردنی هەیە لەم هەرێمە ڕفتارەکانی شەڕی ناوخۆیە گەڕانەوەی بۆ شەڕی ناوخۆ یعنی ڕاستگۆ بم لەگەڵ تا ئێمە ئەگەر زۆریش تەمەنمان نەبێ بەڵام لە مێژووە خوێندومانەتەوە کە لە سەردەمی باسا کاتێک کە پێشمەرگەیەک لە دەرەوە بوو بەعزە هات کە سوکارەکەیە گرت بۆ ئەوەی فشارکە لەم کەسا و بگەڕێتەوە و خۆی تەسلیم کاتەوە ئەمە ڕێگەوەمان پێڵێ یعنی چی تۆ کە کەسێک لێرە دەستگیرەکرێ لەولا لە دەڤەری ئەو لە کەسێکی تر لە بەرامبەرایە چەند کەسێک گری بۆ فشارکردن لەم لاتا ئەم کەسانە ئازادکە بەڕاستی ئەمە یعنی لە دنیاە لە وێنەی ئەم ناشرینیانە شتە قێزەونانە نمونەی نییە بۆیە ئەبێ بەڕاستی هەموو بەڵێ بزەبەت یعنی کە خەڵکێک تۆ قەبیلەیە و خەڵکەگرن و نەحکومەت نە یاسایی شتێک بوونی نییە ئەمە قانونی سەردەمی شاخیش نییە بەڕاستی ئەمە قانونێکی زۆر عشایری قەبیلەیە دوو لادێ شەڕەکەن بە کوژ و بڕ نێوا خۆیانە لەکتر یەکگرن یەکتر ڕێفن یەکتر کوژن هیچ سیمایەکی حکومەتداری و ئەمنیەت و ئاسایشێتی پێوە نییە نا بەداخەو کە خەڵک تۆمەتیەوەی پێ ئەخستە پاڵیانە ئێوەمانە حکمی بنەماڵەییانێ لەوانە نیگەرانە بووم لەم دەستەواژانە بەڵام ڕاستێکەیە ڕێگەمە حکمی بنەماڵە و خێڵە یعنی تۆ بەبێ ئەوەی تۆمەتێکی ئاراستە بکەی ڕاستەوخۆیی دەڵێ هەتا کادرەکەمان فلان کادرمان لەوێ ئازاد نەکرێ بەبێەوەی چاوەڕێ بکەی بزانانی ئەم کادرە هەر بەجددی ینی تۆمەتبارە تۆمەتی ئاراستە کراوەوە یاسا ئیسلمێنێ ئەم تۆمەتی لە دادگایە بەڵام یەک دێدوانێکی بەو جۆرەیە کە ئەمە مەترسیی گەورەیەوە بێ خەڵک بێتە سەرخات. سپاس دەکەم کاگاکۆ ئەگەر بچینە لای کاک بەشدار کاک بەشدار سپاس بۆ بەڕێزیشان دەمانوێت بەڕێزت خوێنەوەیکی یاسایمان بۆ بکەی سەبارەت بەم ڕووداوانەی کەم پارتی یەکێتی دەستیانداوەتە دەستگیرکردنی کادیرانی یەکتری ئەمە چیمان پێ دەڵێت لەبارەی دۆخی یاسا و دادگا لە هەرێمی کوردستانەوە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە میوانەکان سڵاو لە تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی کەناڵی پەیام طبیعی دیارە ئەوە بە بۆنەی موژدەی سەری ساڵ پارتی و یەکێتی ئەو جارەیان خەریکە هەڕەشەی دوو ئیدارەی ئەگەرچی لە ئەسڵدا هەر بە خۆی دوو ئیدارە بۆ بەڵام وەکو شەکلیەن یەک ئیدارە خۆیان نیشانداوە ئەوە موژدەی سەری ساڵیان پێداین خەریکی دەستگیرکردنی کادری یەکترن و هەڕەشەی دوو ئیدارەیەمان لێ دەکەن کە بەڕاستی ئەوە جێگای داخە طبیعی مێژووی ئەو گرتن و ڕاوە دوانەی کادرانی یەکتری دەگرێتە بۆ مێژێکی دوور درێژی ئێستانیە بەڵام ئەمە نامێ بسمە سەر ئەو تەفاسیلی وردەکاری شەڕی ناوخۆ و لە ساڵانی هەشتاکان و لە هەروەها لە دوای ڕاپەڕین کە سەرەتا لە کوشتنی کەسێک لەسەر دوکانێک لە منطقی قەڵا زۆڕانی بە شەرهاتن و تەشەنەی کردو بۆ شەڕێکی زۆر گەورەی خوێناوی کەسوکاری بێسەر شوێنانی شەڕی ناوخۆ تا ئەو لەحزەش لە چاوەڕوانی ئەوەی دانەکە ئەو کەسوکارانیان کە دەستگیر کراون سەرشوێنیان دیار بێ بەڵامەوە دیارە ئەوانەوە خەریک نیسان درێژە بە هەمان ئەو کردارە قێزەوە و ناشیرانیان دەدەن کە پێشتر کردویانە بەڵ ئەمە ماوەیەکێک جار زۆرە گلەیی و گازاندەمان دەکرد لەسەر ئەوەی کە دەمانگوت کاکە با کورد هێزی چەکداری بە نیشتیمانی بکرێ بەدەیان پاکێت لەلایەن بەڕێز کۆمەڵی ئیسلامی و هەروەها بزوتنەوەی گۆڕان و حزب هاوپەیمانەکانیان یەکگرتو ئیسلامی ئەوانە هەر هەمویان هەمیشە بە خەمی ئەوەی بوون بە پەرۆش بوون یەکێک لەو پاکێزانێکی هەیان بۆ دەیانگوت بە هێزە چەکدارەکان بە نیشتیمانی بکرێ کاک نەشێروان ڕەحمەتی خوای لێ بێ لە ساڵی 1991 لە گرتە ڤیدیۆیەکی کە بۆ دوای بڵاوبووە لەگەر پێم وایە برایانی بزوتنەوەی ئیسلامی دادەنیشێ دەڕێ دەبێ هێزی پێشمەرگە و هێزی چەکدار بە نیشتیمانی بکرێ یعنی ئەوە 27 ساڵ خەڵک داوا لەو دەسەڵاتی دەکاتن کە ئەو هێزانە بە نیشتیمانی بکرێن ئەگەر بێت و هێز بە نیشتیمانی بکرێ ئەو ڕۆ مدیر ئاسایشێک ناتوانێت لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن بەزە قاوزەق بڵێ ئێمە ئەو کادرە بەرنادەین تاکو کادرەکەمە لەولا ئازار نەکەن طبیعی لێرەدا حەزم لێ شتێک ڕوون بکەمەوە لە ڕووی یاساییەکەیەوە
جەریمە لە قانون بە دووسێشت ئیسپات دەبێت یان ئەوەتە بە بەڵگەیەک مەسەن کامێرەیەک ببینن کەسێک دەڕفێنن یان جەماعەتێک کەسێک دەڕفێنن ئەوە بەڵگەی و کەسەکان ناسراو بن یان ئەوەتە بە شهود کە دوو کەس شاهد بن بڵێن بەڵێ فلان کەس ئەو کەسی فڕاندووە ئەوە جەریمە پێی ئیسپات دەبی حالات شي ديك كلها هم بقوتر اعترافها الاعتراف سيد الادله او باعترافي خو بريبري اسايش ودي دري فلان كاز امر فاندمانا اما بردومانا يعني كذا سلنا مالي دي بنو دي جرين امر فاندنا خطفه بفهم ماده 3 قانوني عقوبات عراقي ماده خطف لبرق الف باء جيم لهرسي حالتي باسي اودك دري اجر بيتو كسك لا ينسى كسشي تسقدار كسك كان ين ظاهر بديار بي يعني أوتا كسك تعذيبي نفسي بدي برفين دري يعني أوتا كسك بابلين ستار برقي باز دكاتن تقييد حريتي بكريتن و ماده 3 دسري تطبيق دبي عقوبكي دقات درنا بلا بعض صار زياتر به يعني عقوبكي اوندي اگر بقانوني بكي دبي براستي او كساني او على دونان دبي او عقوبه سريان تثبيت بي بلام داوره كاري قشتي كم تحريش او دعواي بكاتل او بتساوي خلينا الشاشه كان تلفزيوني بتساوي او موضوعيا بيني بالا خالد شتر دستوري عراقي لسر ماده كان الشيستويك حفتا وسي باس دكا ولا قانوني احزاب كان دستوري عراق باسي كديا حزب نابي تسقداري هبه حزب نابي قمع بك نابي ارهاب بك او ارهابك هكا تدسي كسك درفيني اذا حزب شتر او ارهابه لو اگر بقانوني لقريان بك بدستور بفي دستور لقريان بريدبي او دو حزب هر دوشان مولاتي حزبياتي شان بسندته هربو شنريدوا بالا يعني بپیچی دەبێ مۆڵەتیان لێوەربگیرێتەوە ئەمە یاسای حزب کوردستانیەکانە کە لە 93 لە پەرلەمانی کوردستان دەرچووە کاکە ئەوە یاساکانی کۆمسیۆن ئەوە یاساکانی ئەوە دەستوری عراقی باز دەکاتن کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان باز دەکاتن ئەگەر حزب چەکداری هەبێ نابێت دەبێت و حزب ئەسڵەم مشارەکەی انتخاباتیش نەکاتن باڵە بەڵام دارێمی کوردستان و بەردەوام مشارەکان کردو و هێزی چەکداریشان نەبووە لە ئاسا حیزب کوردستانیەکانیش ئەوە دیاریکراوە حیزبێک هێزی چەکداری هەبێت نابێت مۆڵەتی کارکردنی پێ بدرێت ئەمە هەیە طبعا ئەوەی هەرێمی کوردستان جیایە تەناقۆزە لەگەر دەستوری عراقی و لەگەر یاسای کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عراقیش طبعا یاسایەکدا ناڕێژن کە لە بەرژەوەندی خۆیان نەبێت بەتەکید لەو مۆزوعی زۆر تەطەڕوقی نەکردێ باسی نەکردێ بەڵام ئەوە بڕۆ دەستوری عراقی بخینەوە نابێت ئەتوێر یاسایەک دەربکەی تەزاڕب بکە لەگەر دەستوری عراقی کە بەداخەوە زۆربەی یاساکانمان تەزاڕب دەکەن با لە زیاتی ئەوەی کە خەریکی کادر یەکتر بن بابێن فەرمو بەخەم ئەو هەم قەیرانە کە خەڵک لەناو قەیرانەکە یەک لە دۆیەکانی کوردستان خنکاوە بابێن وەک ساڵانی 92 کاتێک پارتی یەکێتی ئیجتیماعیشیان کرد گوتیان بە هەر کەس دزەکانی خۆمان بگرین یان بیان کوژین ئەوە بۆ کاتە سندزێکیان گرت و یەک دەوانەش پێم وایە کوشتیان با لە زیاتی خەریکی ئەوەی بن یەکتری بگرن بابێن مافیەکانی خۆیان لە حزبەکانیان لە مافیەکانیان پاک بکەنەوە باڵە سپاس دەکەم کاک بەشدار دواتر یعنی مەسەلەی سیناریۆ حەزم یەک قسەشی سەر بکەم مامۆستا باسی ئەوەی کرد کە کادری کێشێتی وتیەتی کە خەڵک دەگرن و فیلمی سیناریۆ بۆ دروست دەکەن ئەمن دڵنیام لەوەی ئەوانە کە قسەی حەق دەکەن ڕۆژێک دڕۆژان هەمان مەسیلەن و کادرانەیە لە زمانی وانە ئەمن و زەنابەت و ئەو دوو میوانە شت سڕەمان دێ ئەو زارێک بە سیناریۆیەک ڕەنگە دەمان بنە زیندان و فیلمێکمان بۆ دروست دەکەن بەڵام ئەمە دەبێ ئەوە بزان ئەمە سەڵ ناکەینەوە بە هیچ شێوەیەک هەموو کاتێک لە وتنی دەنجی حەق باڵە سپاس دەکەم دواتە گرێم و لای بەڕێز کاک بەشدار مامۆستا گرم و لای بەڕێز وتت ئەمە گەڕانەوەی بۆ دۆخی خێڵ ئەوەی کە هەر کەسێک بە کەیف خۆی کەسێک دەستگیر بکە لە بەرامبەر ئازادکردنی طبعا کاک حەکیم لە ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیش بێتەوە تاوەکو کوردیش کە تاوەکو ساڵی 1970ەکان هەر قەبیلە و خێڵ حکمی کردووە لە مەنتیقا بە تایبەتی لە کۆمەلگای شەرقیە و قەبیلە و خێڵیش کۆمەڵێکی یاسا و بەندی تایبەتی خۆیان هەیە و چاو لە هیچ شتێک ناپۆشن ئەمەی کە ئێستا هەیە طبعا ئێمە لە کۆمەلگای شەرقیە لە دنیای ئێمە حزبی تۆتالیتەرمان هەبوو دواتر ئەو حزبە ئەو نیزامە هاتەوە کۆمەلگای شەرقی کە قیادە هەر بڕیارێکیدا ئۆتۆماتیکن خوارەوە جێبەجێیەکە گوێ لە هیچ پرەنسیبێک و هیچ مەبادئێک ناگرێ ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێک سرف حزبی تۆتالیتاریە و حزبی تۆتالیتاری بنەما ڕئیسیەکەی ئەوەیە کە لە مرکزیەتە قیادە هەر بڕیارێکیە ئیتر ئەم کەسەی خوارەوە ئۆتۆماتیکیان جێبەجێیەکە لە هەر ئاسو پێوەرێک لە هەردوو دەڤەرەکە تاوەکو ئێستا ئەوەی کە یە حزبی تۆتالیتاری باڵەدەستە بەمانەیەک لەماناکە ئەم دوو حزبە هیچ بەهایەکیان بۆ سیستەمی حکومڕانێتی نێژدوێتەوە واتە دامەزراوەی بوونی
نییە یعنی تۆ بۆ نمونە لە نزیکترین نمونە لەم چەند ڕۆژە ئێمە بەرپرس سەرۆکی شارەوانی قەزایەک ناحەیەکمان بینیوە لە منتەقەی پشتدەر و بتوێن نامەی دەست لە کارکێشانەکەی ناردۆ بۆ مەڵبەند یعنی ئەمە لە دنیا شتی وان نییە ئەمانە هەمووی سەڵمێنەری ئەوەیە کە ئەم حزبانە هیچ بەهایەکیان نەیەشتەوە بۆ دامەزراوە بۆ حکومەتەوەی لە ئاخری ئەوەی کە هەبوو ڕاستی ئێمە گەر بگەڕینەوە لە ساڵی 2009 کاتێک کە بزوتنەوەی گۆڕان دروستە بێت و سەدباسی لە خودی کارکتەری کاکنۆ شێروان کرد ئەمانجێکیان ئەوە بوو کامانە بەرەیەکی ئۆپۆزیۆن پێک بێن بلۆکێکی سیاسی پێک بێن کە بتوانن هیچ نەبێت ئەو پۆخڵەواتەی کە ئەمانە هۆکاری سەرەکین کە ئەم دوو حزبە دروستیان کردووە بهێنەوە سەرسکەکەی خۆی بە ڕێژەیەکی لە 150 بێ لە 160 بێ و ئیشان لەسەر کردو بۆ ئۆپۆزیۆنیان هەڵبژار 4 ساڵ ئیشی چاکیان کردووە خەڵکیان واعی کردووە دواتر بەشداری حکومەتیان کردووە بڕێگریان لە دەیان و سەدان کەیسی گەندەڵی و فەزاحەتی ئیداری و مالی کردووە بەڵام سەرنجام بەڕاستی ئەمانە گەشتن بەو قەناعەتەیە کە ئەمانە گەل لە ڕێگەی نووسراویش و ڕێیان لێ بگیرێ دێن ئەو هێزەی کە هەیەە بەکاری هێنەوە بۆی ئێمە بێتەوە مەحلی ئێمە بکەین من هەر لە بەرنامەکانی پێشوە لەگەڵ جەناب تا ئاماژەم بە شتێ کرد کە بەڕاستی کێشەی سەرەکی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیانیەوە دەرباز بن ئەم مەسەلەی ئەوەیە کە ئەم حزبانە سەرچاوەیەکی داهاتیان هەیە بۆ تەمویلکردن بۆ پێدانی موچە بەم کۆمەڵە مافیانەی کە لە بەردەستیانە هەیە و ئەم سەرچاوی داهاتە لە کۆتاییە حەقی حکومەت خۆیەتی یعنی بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 500,000 خەڵکی بندیوارێک کە موچە وەرگێت و هیچ الزاماتێکی دەوامی نییە ئەم 500,000 ڕێژەی لە 170 بۆ 80 بەری هێزە عسکەرەکانەکەوێت ئێستا بۆ بەرپرسی وا هەیە لە ماڵۆ دانیشتووە 100 پاسەوانی هەیە ئەم 100 پاسەوانە ڕۆژێک لە دەستگایەکی حکومەت داوامە نەکردو بەڵام موچەکەیان لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر موچەکەی من و مامۆستایە تەنها بۆ بەکارهێنێ بەیانی مامۆستانە بەر قسەیەکا بڕۆ لە ماڵە بیگرە و بیەنە دایرەیەک و بیبەسەر و ڤیدیۆیەکی پێ بکە و تەسویرێکی پێ بکە و کەیسێکی بۆ دروستکە و تاوانباری کاک حەکیم بە هەمان شێوە مامۆستا جەنابی پارێزەر بە هەمان شێوە کەوا بوو بەر لە هەموو شتێک پێویستە کە ئێمە چی بکەین بگەڕینەوە بۆ ئەوەی کە بەڕاستی یعنی پاڵنەرێکی باش سانسۆرێکی باش دروست بکەین هیچ نەبێ ئەو حزبانی کە لە دەرەوەی ئەم حزبانە سانسۆرێکی وا دروستکەن چی لە ڕێگەی ئەم دانیشتنانەوە بێ کە ئێستا دەستیان پێ کردووە بتوانن کە هیچ نەبێت ئەم حکومەتە ئەم کابینەی نۆیەمە کە بە حسابی خۆیان ناوێناوە کابینەیەکی خزمەت و هەلی کار و کوردستانێکی بەهێز لای کەمی هاوڵاتی کەرامەتی تا پارێزراوە بێ لای کەمی هاوڵاتی کاتێک دەستگیر ئەکرێ خەڵک ئاگادارکەنەوە خانەوادەکەی ئاگادارکەنەوە کە لەبەر خاتریم کەیسە باشە بەزوتە ئێستا بە دوو جۆرەین داهاتێرەی کوسەنجارێک دەدەزرێت جارێکیش دەدرێت بە کۆمەڵی کێس کە 2000 خەڵک پێ سزا دەدرێت ئەزانی کاک حەکیم ئێمە لە هەرێمی کوردستان سەرچاوی داهات بە هیچ شێوەیەک شەفاف نییە هەتا وەکو شەفافیش نەبێ داهاتی ئەم حزبانە بەردەوام بوونی هەیە کە داهاتی ئەم حزبانە بەردەوام بوونی هەبێ ئەم مافیایان و جەتانە بەردەوام بوونی هەتا وەکۆمانە بوونیانیشە بێ هەموو هاوڵاتیەک لەژێر مەرحەمەتی ئەمانایە کە شەوێک نەگیرێن دەست مافیا دروست بوو بمانە ڕاستەقینەکەی لە کوردستان ئەزانی کاک حەکیم مافیا سیسەی مافیا بوون چییە هەڵاوتی سەر کەسێک داگیرێکی تو پارەی لێوەرەگریت و خەیتە ژوورێک و سجنێکی بێ ئەوەی گوێ لە هیچ پرەنسیبێکی یاسایی و دادوەری بگری ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ئەوەی کە لە پارێزگای هەولێراکراوە کادرێکێکی لە ماڵی خۆیان دانیشتووە هاتوونە دەستگیریان کردووە و لە تەلەڤیزیۆن و لە کەنەڵەکانە ئاگاداری خەڵکەکەن وەڵێن تاوەکو کادرێ ئێمە بەرنەدری ئەم کادرێ بەرنادەین واتە ئەم کادرەیەکێتی هیچ تاوانێکی نییە لە سنووری سلێمانی ئەوەی کە هەیە ئەمە تا ئێستا لە سنووری سلێمانی ئێمە کابراوەتی قسەیەکی بۆ دەست بگرێت تاوەکو ئێستا لە سنووری سلێمانی ئاسایشی سلێمانی هیچ ڕوونکردنەوەیکی نەیەوە کە ئەم کەسێ بۆچی گرتووە بەڵام ئەوەی هەولێر هەر بە ئاشکرا ئەڵێ کاکە من گرتوومە و هۆکارەکەشی ئەوەی تاوەکو کادرێ بەرنەدیمە ئامادەنیم بەری بەڵێ سوپاس دەکەم کاکە خوب گەڕم لای بەرز وتت ئەوە پێچەوانەی بانگشەی هەڵبژاردنە ینی ئەمە لە چوارچێوی مەسەلەن کوردستانێکی بێز و هەلی کار و خزمەتیشەوە جێگەی ناوێت و کە خەڵک چاوەڕێەوە بوو کە دوای هەڵبژاردن هەلی کار خزمەت کوردستانێکی بێز کە مەسەلەن سەرچاوە دەگرێت لە هێزی ئەمنی نیشتیمانی ئەمانە دەستەبەر بکرێت وڵا بەداخەوە ماوەی 5 ڕۆژە هەڵبژاردن کراوە یعنی خەڵک لە چاوەڕوانیەوەیە کە ئەم دروشمانیان بەجووی خەڵکە لە بانگەشەی هەڵبژاردنە ئێستا حکوومەتیان دروست بکردایەوە خەریکی خزمەتکردنی خەڵک بوونایە بەڵام ئێمە بینینەم ئاماژانە زۆر خەتەرن ینی کارەساتە تۆ تازە بە تازە بگەڕیتەوە بۆ دواوەوە سیماکانی دوو ئیدارەی زەق بکەیتەوە گرفتی گەورە لە بوونی ئەم هێزانەیە بە تایبەتی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە لەژێر دەسەڵاتی یەکێتی پارتیە یەکێتی پارتی زۆرینە نین لە وڵاتەیە لە ڕاستیە لە 100 نزیکەی 60 خەڵکی کوردستان ناڕازیەوە نەچوە بۆ دەنگدان ئەوە حقیقەتێکە کە هەمومانەی زانین کە ئەم دوو هێزی زۆرینە نین ئەوەی هێشتونێتەوە لە ڕێگەی هێز و پارەوەیە پارەی ئەم وڵاتەش خۆتە زانی ئەوەی کە حەقی خەڵکە پێی نادرێەوە ئەوان بە زۆر ئەیبەن و نایجرنەوە بۆ خاوەن حەقەکان بەڕاستی و هێزەکانیش لەبەر ئەوەی ئەمانە موچەیان پێدەن و ئەو خەڵکانش لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بەشێکیان لە ڕێگەی ئیمتیاز و ئەوەی کە
بە شێوەی نایاسایی کۆمەگەکرێن بوونەتە پاشکۆیم دوو حیزبەوە فەرمانە نایاساییەکان و ناشەرعیەکانی ئەم حیزبانە جێبەجێەکەن. بۆیە زۆر خراپە دەستگای ئاسایش و پۆلیس لەژێر دەستی ئەم دوو حیزبەیەوە بێوە بە ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ تا هێزە سیاسەکانی تر کەم تەرخەم بوون لەمەیە لە ماوەکانی ڕابردوونیان توانیوە ئەم دوو هێزە بە تەواوەتی دەربێنن لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتی و کار بۆ بکەن ئەم دوو هێزە بنە دوو هێزی نیشتیمانی. ئەگەر ئەوان نەبوایە بەڕێوەبەری ئاسایشی شارێک چۆن یەت تۆمەتی کەسێک تەنها ئەوە بێ کە کادرێکمان لەو لاگیراوە یعنی ڕاستە و خۆ ئەوە ئەسەلمێنێک کە خەڵگەی ود ئەم هێزانە هێزی حیزبین و نیشتیمانی نین. بۆیە لە ئێستاە گرنگە داواکاری گشتی و هەروەها دەستەی مافی مرۆڤ و هەروەها ئەنجومەنی دادوەری ئەمانە هەمویان بێنە سەرخەت و خەڵکی کوردستان بەڕاستی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان ناکرێتتر لەم پێشەلکاریانە بێدەنگ بن. 27 ساڵێکێتی و پارتی هەرچیان ویستوە کردویانە ناکرێ بەڕاستی ینی تۆ وەکو مامۆساڵێ کەسێک لە ماڵی خۆی دانیشتووە بەبێ ئەوەی تۆ بانگەشەیەوەت کردووە کە ئارامیت بۆ دابین کردووەکە ئاسایشت هەیە ساڵانە بڕێکی زۆر ڕێژێکی زۆر لە پارە و داهاتیە وڵاتەکەیتە دەستی ئەم هێزانەوە بۆی ئەمنیەتی خەڵک بپارێزن بەڵام هەر ئەمانە جاری وایە بوونەتە سەرچاوی نائارامی خەڵک و تێکدانی باری ئاسایشی کۆمەڵاتی و خێزانی خەڵک بەڵێ مۆسابیانی بۆ احتیمالە کادری پارتی لە سلێمانی کۆچکەن بۆ لێر و دیان کادری دیاری یەکەتی لەوەی کۆچکن بۆ سلێمانی گرفتێکی گەورەی تریژ ینی زۆر کادێمە بینیومانە لە ماوەکانی ڕابردوو کەسێک جاری وایە تاوانێکەکە لە حیزبی ئەولایە ئەچێ بۆ ئەولا لەولا ئەیکات یەت بۆ ئێرە ئەمە خراپە ینی بێمتمانەیەشی لە ڕادە بە دەر بە دەستگاکان دروزەکە بە تایبەتی بە دادگا بۆیە دادوەرە بەڕێزەکانە بێت بە هیچ جۆرێگە مەقبوڵ نەکەن ئەگەر بەڕاستی خەڵکی تریش تا ئەندازەیەک لەبەر هەندێک هۆکار بێدەنگی هەڵبژێرێ ئەبێ دادوەرەکان دادگا پارێزەرانی بەڕێز ئەم جۆرە پێشێلکاریە زەقانە قبول نەکەن و لە بەیانی زووتر نییە بێنە سەرخەت دەنگی ناڕزایی برزکەنەوە بیدەن بە جۆی دنیایەوە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وڵاتان لە قونسوڵخانەکان و سەفارەتەکان تێبگەێنن کە ئەمەی ئەگوزارێ لە وڵاتە لە هیچ شوێنێکی دنیایە وێنەی نییە خەڵک چاوەڕێی جۆرێک لە ئارامی و خۆشگوزەرانی و گەڕانەوەی ژیان و ئەوەی کە تێکیان دابوو چاچی بکەنەوە بەڵام ئێمە تازە بە تازا بینین لە نیوەشەوە هەڵەکتنە سەر ماڵان و بە تۆمەتی ئەوەی کە حیزبیە و لە حیزبی ئەولایە و ئەیفڕێن و لە ماڵ دەرێکن و ئەمە ئیرهابە یعنی بەڕاستی ئەمەیە تیرۆر و حق ئەم کادرانی خۆیان ئەم دەستگایانی خۆیان ئەم خەڵکانی بم کارانە لەسن بە یاسای تیرۆر بەڕاستی دادگایی بکرێن خۆ تیرۆر ئەمەیە کە تۆ ڕفاندن ئەمەیە ئەمانە هەمووی پێشێلکاری زەقی یاسان هەتاکەی لەم هەرێمە ئێمە چاوەڕێ بکەین یەکێتی و پارتی ڕۆژ بە دوای ڕۆژکاری قێزەون و نەشیا و بەرامبەر بە هاوڵاتیان و خەڵکی وڵاتە ئەنجام بن دوجار بەرەوکی خۆشیانەگرێت و کادرەکانی خۆشیان لەم لاولا بەڕاستی زەرمەندە بن لێ بۆیە بێ خەڵکە عقلەکانی ناوێچێتی و پارتی کە من پێم وایە خەڵکیانتیایە ئەم دۆخی پێ قبول نییە ئەبێ بێنە سەر خەت و چارەسەرێکی ئەم دۆخە بکەن و پەرلەمانتارەکان کە خەڵک دەنگی پیاون ئەگەرچی خەڵک زۆر قسەی هەبوو لەسەر جۆر و شێوازی هەڵبژاردن و ئەو متەزویر و ساختەیە بەڵام ئەکرێوانە کە دەنگی خەڵکیان هێناوە بێنە سەر خەت و داوای کۆبوونەوەی بە پەلەی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان کەن چکە لە فەراغی یاسا و نەبوونی دەستورە هەموو ئەمانە ئەگەرێکی کراون کە پێشەلکاری گەورەتر و شەڕی ناوخۆ و کارەساتی گەورەتر لێ ڕووبا بەڕاست سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگرینەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک بەشدارگە بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بەو لایەنەی کە هێزیان هەیە بۆ نمونەگەر کادیرێکیان دەستگیر بکرێت لەم لایەنەکەی تر کادیرێک دەستگیر دەکاتەوە. ئەی مەسەلەن دۆخی ئەو لایەنانە و یاخود خەڵکی سربەخۆ چییە مەسەلەن کە هێزی نییە و لە وڵاتە ژیان دەگوزارێنێت؟ چێکی نییە بڵێ وەڵاوە بینیمان ئەو هێزانەی کە ئەمن ناڵێم هێزی لایەنی بچووک دەڵێم ئەو هێزانەی کە خاوەن گەورەترین پێگەی جەماوەری بەڵام بێچەک وەکو مەسەلەن لە بۆ نمونە ئەو کۆمەڵی ئیسلامیە بزوتنەوەی گۆڕانە یەکگرتووە یعنی ئەوانەی دیکە هەر کەسە بە حەزمی خۆیان ئەوانە هێزی جەماوەری زۆر گەورن بەڵام چەکیان نییە. فعلا يعني باش ئەگەر ئەوانە زەبری چەک هەڕەشەرێک بکەن و بەرامبەرێک کادیرێکتری بگرن ئەدی ئەوانە چی بکەن. لێرە شتێک دێتە گۆڕێ کە ئەوەی نەبوونی سەروەری یاسایە کە یاسا سەروەر نەبوو طبیعی ئەوانە وەکو کەڵەگا بەکە لە ڕقی خۆیان بە بیرتەسچی خۆیان ئەو جۆرە تەسەڕوفانە دەکەن. بەڕاستی وەزعەکە زۆر وەزعشی مەترسیدارە یعنی ئەوە ڕامان دەکێشێ ئەمە ڕان ناکێشێ ئەوان ڕادەکێشێ بۆ شەڕی ناخۆ کە شەڕی ناخۆش دروست هەڵگیرسە خوا نەخواستە ئەو نیمچەکیانی هەمانە باوەڕکە ئەوەش دەست دەدەین. بۆیە داوا لە بەڕێز مامۆستا عەلی باپیر، بەڕێز کاک عومەری سەید عەلی، ڕۆشنبیرانی بێلایەن وەک مامۆستا مەسعود عەبدولخالق، کەسایەتیەکان مامۆستایانی ئاینی داوایان دەکەین هەر بەیانی زوو سەردانی ئەو دوو حزبە بیر دەستکە بکەن وایان لێ بکەن ئەو وەزع هێور بکەنەوە ئەگەرنا وەزعەکە زۆر بەرەو خراپی دەڕواتن. چونکە ئەو هەڕەشانەی ئەو ڕۆکە بینیمان بەتەئکید ڕەدفعل لایەنەکان کە لای ئەو بەریش پەیدا دەبی کەواتە ڕامان دەکێشێت بۆ شەڕی خوێناوی ئینشاڵڵا تووشی ئەو وەزعەش نابین. بەڵێ بەس لەبارەی ڕۆڵی دادگا و داواکاری گشتی یاخود دەکرێت بپرسم ئێستا بۆ نمونە چی لە مەسەلەن لە هەولێرە چی لە سلێمانی زۆر جار هێزەکانی ئاسایش خەڵک دەستگیر دەکەن لە ڕووی یاسایی و دەستگیرکردن ئیشی پۆلیسی یاخود ئاسایشیش مافیەوەیە کە خەڵک دەستگیر بکات بەبێ بڕیاری دادوەر. دەکرێت هیچ مافێکی نییە کەس دەستگیر بکە ئاسایش دەخۆ پیشاندانەکانیش خەڵکیان دەگەر بەناوی ئەوەی کە گوایە ئەوانە حمایە خۆ پیشاندەرانن خەن نەبووە حمایە خۆ پیشاندەران خۆ پیشاندەر بڕفێنێ لە کاتێکدا لە قانون تەظاهرات ئەو کاتەش وەلو خارج ئەو مۆزوعەیە لە قانون تەظاهراتش باسمان کرد کە یاسای خۆ پیشاندەران کە تەظاهر ڕێک باس کراوە دەڵێت پۆلیسە مەدەنیەکان ئەرچیانە خۆ پیشاندەران بپارێزن نەک ئاسایش خۆ پیشاندەران بڕفێنن بە هیچ شێوەیەک ئەوەی ئەوانە دەیکەن یاسایی نییە و خەریکە دادگاش ئەنجومەنی دادوەری کە تاکە دەسەڵاتە ئێمە خەڵکی کوردستان دڵمان پێخۆشی تا ڕادێک زیای دەکەین لە دەسەڵاتەکانی تر خەریکە ئەوش دەکەوێتە بەرمەترسی. بەڵێ ئەی ڕۆڵی دادگاکان مەسەلەن ئایا ڕۆڵی کێ کە لەسەر ئەم پرسە مەسەلەن بێتە دەنگ جاچی لە سلێمانی بێت کە خەڵک بەبێ بڕیاری دادوەر چی لاولێر بێت داواکاری گشتی دەبی داواکاری گشتی تحریکی ئەو مۆزوعانە بکاتن فەرمە ئەوڕە کەسێک دەرێتن لەسەر تەلەڤیزیۆن دەرێ بەری مدیری ئاسایشێک دەرێ ئەو کەسە بەرنادەم تا لەولای خەڵکی تر بەرنەدەن دەبمە فەرمو کەسوکاری ئەو کەسێک کە ژیرا مەفروض دەسبێن ئەوان سکاڵا بکەن داواکاری گشتی تحریکی ئەو داوای بکاتن ئەو قەزیە بجوڵێنێ بەڵام نازانم یعنی لەگەڵ ئەو پەرڕێزم بۆ برایانمانە داواکاری گشتی هیوادارین ئەو بێدەنجە بشێن و تحریکی ئەو داوای بکەن. بەڵێ بەس هۆکاری چییە؟ ئایا بۆچی مەسەلەن پارتیوێکێتی ئەگەر شتێکیان هەبێت لە سەر یەکتر یاخود ئەگەر کادیرێک شتێکی لەسەرێ بۆ لە ڕووی یاساوەیەک لە ناکرێتەوە ئایا هۆکارەکەی ئەوەیە خۆشیان بڕوان بە یاسانیە بۆچی لە ڕووی یاساوم پرسانەیەک لا ناکرێتەوە دەکەوێتە دەستگیرکردنی کادیرانی یەکتر. مامۆستا حەکیم وەزیر نابیشت تقریبا هەر جوابەکەشت داوە ئەوانە ئەستان ئەوەی کە بڕوایان پێنی یاسایە ئەوەی کە بڕوایان پێنەبی لە کوردستانی یاسایە چونکە ئەوانە زۆر خۆیان لەسەر یاساوە دەبینن
بەڕاستیانی خەریکە تووشی ڕژبینی دەبین باشترین حل ئەوەیە کە داواکاری گشتی ئەو مۆزوع بجولێنێ و ئێمە مجتەمەعی دەولی ڕێکخراوەکانی NGO یۆنامی ئەوانە هەموو بینینە سەخت کە ئەوانە ڕێز لە یاسا ناگرن بەڵام کاکە کە داواکاری گشتی تحریکچی ئەو داوایانەکەون نەیجوولێنێ ئەوانە هەمیشە بۆیان دەستە سەر و وەزاکەش خەریکە بەرەو خراپی دەڕۆ بەداخەوە. بەڵێ ئەی ڕۆڵی دەستەی مافی مرۆڤ کە دەستێکمانەیە لە هەرێمی کوردستانە قسە لەسەر دۆخی مافی مرۆڤ دەکات لە ڕووی یاساویت دەتوانێت دەستەکانی مافی مرۆڤ دەباشە دەستەی مافی مرۆڤ لەسەر ئەساسی من نابێن خوانە خواتە لە شەئینیوان کەم بکەمەوە بەڵام ئایا دانانی دەستەی مافی مرۆڤ لەسەر ئەساسی CV بەلایانی دانرایە یان ئەوە تا ئەویش لەسەر ئەساسی تەحەزوب و محاسەسە و مەحسوبیت و منسوبیت دانراوە ئەخر لۆی ئەوانیش فەقیرانە بەو شێوەی ناتوان ڕۆڵ ببینن بەداخەوە لە کوردستان هەموو سێکتەرەکان حەزب تەدەخولی کرد و دەستی خستۆتە ناو هەموو سێکتەرەکانی ژیان لە هەموو جونکەکانی دەسەڵاتیش. بەڵێ ئەی دەبێت چی بکرێت مادامە گەر مەسەلەن خەڵک کە بێت لە سەروی یاساوە بە ئیش بەدادگانەکە چارەسەرێکەیە کە جگە لە یاسا لە هەرێمی کوردستان پەنای بۆ برێت بۆ هێڵاکردنەوەی کێشەکان ئەگەر دادگا ڕۆڵی خۆی نەبینێ یاسا ڕۆڵی خۆی نەبینێت وڵی کاکە مامۆستا حەکیم چارەسەر لەگەوانە سوحی عشایری ئەوەنیە داوا لە مامۆستایانی ئاینی و حزبەکان دەکەین و داوا لە ڕێز عشیەتەکان دەکەین بێنە بینێن ئەو کێشەیە سادکەن و نێرن گەورەبی چکە تو لەگەر دەسەڵاتی عشایری ئەتو چارت نییە ینی بە یاساییتی چر بۆ ناکری. بەڵام ئێوە پێشڕۆک و پارێزەران زۆر ڕەخەتان لەوە دەگرێت کە کێشەکان بە عشایری چارەسەر دەکرێن هەنی خۆش گەشتە و قەنەعاتە کە ڕەنگە وڵاتە ئەوە باشتر بێ لەم ڕێگایانە کێشەکان چارەسەر بکرێن. ئەخر لەگە ئەو دوو حزب عشایری دەبێت تعامل لە گەشتی قانونی ناکەن فەرموو داواکاری گشتی بە داوایەک تحریکە بزانم حسابی لێ بۆ دەکەن. هەموو خەڵک ئەو لێدوانانی بەڕێبەری ئاسایشی بینی دەبا بێن بە قانونی چارەسەری ئەو کێشەیە بکەن. بەڵ سپاس دەکەم دەتەگرم و لای بەڕێزت کاک بەشدار مامۆستا ئەگەر بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی ئەوەی کە تا چەندێک ئێمە مەسەلەن ئەگەر هێزی چەکدار کۆی هێزت چەکدارەکان بە نیشتیمان نەکرێن بەردەوام ئەم مەترسیانە دووبارە دەبنەوە و ڕەنگە ڕووداوی زیاتر بە دوای خۆی دابێنێت. طبعا کا حەکیمەمە بوو هەموو ڕووداوێک بێ بگەڕینەوە بۆ پاڵ نەرەسەرەکیەکەی چییە طبعا مەترسی دارترین قسە کە لەم ماوە سەرۆکی دەسەی دەسپاکی لە هەرێمی کوردستانە کردی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە کە وتی زیاتر لە 10,000 لە وەزیفی بەرز کراوەتەوە کە مستحق نییە واتە بۆ نمونە کەسێک مستحقیەوە نییە بێ بە بەڕێوەبەری گشتی کراوە بەڕێوەبەری گشتی کەسێک بۆ نمونە ئەفسەرە لە پلەیەک و بەرز کرا بوو پلەیەکی ترکەمە لە ڕووی یاسایی لە ڕووی ئیداریەوە نایاساییە کاتێک کام کەسە بۆ نمونە بە نایاسایی پلە بەرزکردنەوەی بۆ ئەخرێ بە شوێنێکی حساس ئۆتۆماتیکیان تەواوی قەرارەتەکانی ئەو شوێنە جێبەجێکە کە پلە بەرزکردنەوە نایاسایەکەیان بۆ کردووە. ئێمە لێرە ئەمە کێشەکەمان هەمووی باس کرد حلولەکان چی ئەوانە و چارەسەرانە چیەکە بکرێ خەڵک لە خەڵەکانەوەتان ئەمە بگەڕێنەوە بۆ یاسا و گەڕانەوە بۆ یاسا من کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی حاکم شێخ لەتیفەکەم کە زۆر بە سەرەحانە باسی کرد کە یاسا و دادگا و دادوەرەکان بەڕاستی هیچ ئەو دەسەڵاتەیان نییە کە بیانەوە لە ڕێگای یاساوە کێشەکان چارەسەر یەکلا بکەنەوە و ئەوەی کراوە وەکو تۆڕی جاڵجاڵەکەی تەنها بۆ نمونە کۆمەڵی خەڵکی هەژار و کۆمەڵێ چینی ناوەند و چینی خوارەوەی بۆ نمونە شمولەکە بینی ومانە تا ئێستا بۆ نمونە ئێمە لە حەڤەی شوبات و لە ڕۆژەکانی دواتریشی مامۆساگای لێتی کە و خۆپیشاندانە ئەکرا دەیان هاوڵاتی لە سنووری پارێزگای سلێمانیا شەهید کرا بە دەستی هێزە ئەمنیەکان کابرا لێرە بەرپرس بووە بەرپرسی لە هەنێک بووە بۆی کە نەیگرن ڕێک ڕۆشتووە لە هەولێر دانیشتۆ بەرپرسیارەتی وەرگرتووە کەوا بوو ڕوون و ئاشکرایە بۆ هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان کە دادگا تەنها بۆ چینی ناوەند و چینی خواروی خوارەوەیە و چینی بازرگان و دەوڵەمەند و بەرپرسە حزبی و حکومیەکان هیچ کاتێک نەمان بینی و وەزیرێک دادگا بکرێت لە هەرێمی کوردستانە لەسەر گەورەترین کەیس بەرپرسی حزبی بۆ دادگایی کراوە تەنها ملیۆنی غەرامە کراوە من بچووکترین کەیست بۆ باز بکەم لەم ماوە هاوڕێکی عزیزی خۆم تەنها لەبەر خاتریەوەی کە 1000 دیناری بۆ نمونە بە چۆن بڵێ جیاوازیە و بە هاوڵاتیەک نزیکەی 20 ملیۆن دینار حاکمێک غەرامەی کردو و 20 ملیۆنێک دەسەراگرتووە تاوەکو ڕۆژێک کە کەیسەکەیەک لا بێتەوە کەچی بەرپرسی حزبیە بووە لەم وڵاتە لەسەر کوشتنی کەسێک بە ملیۆنێک دینار غەرامە کراوە کەوا بوو ئێمە ڕوون و ئاشکرایە یاسا لە هەرێمی کوردستان نابوونی نییە و کە یاسابوونی نییە وەکو جەنابی پارێزەر ئاماژەی پێکرد دێن بۆ ئەڵتەرناتیڤی جگە لە یاسا بۆی کە کێشەکان تەشەنە سیاسیێنن چییە دووە کاری سەرەکیمانە یانەوەتانێک کە ئێمە اقتصامێکی جەماوەری ڕێکخراوی ڕێک بخەین و سەرکردە حزبەکانی دەرەوەی ئەو دوو حزبە بێنە ببنە پشتیوان و ڕابەر و وەکو چۆن نمونەی مقتەدا سەدر بێننەوە کە وان ببن بەڕێبەر
پێش ئەم خەڵکە بکەون دەستگاکان سەفارەتەکان بگرنە بەر بۆی بەڕاستی ئەم حکومە ڕەش بگیریە بەردەوام نەبێ. خاڵی دووەمەوەتانێک کە وەکو ئاماژەی پێکرد بڕۆی دانیشتکە کە لەگەڵ نەسڵح و عەشر العەشایری بکەی هەموو کورد بێدەنگ بێت و ئەمان بە ئارۆزی خۆیان بکوژ و ببڕ بکەن کەوا بوو بەڕاستی خاڵی دووەم هیچ کاتێک ئومێد نییە و خەڵکە هیچ کاتێک کۆمەڵی خەڵکانێکەیە کە هەمیشە هەردەنگی دلێر بوون و هەر ڕوتێکی دژە باو بوونە. ئەوەی کە ئێستا مەترسێکی زۆر گەورە دروستەکات کە من بە زیاتر لە پسپۆرەکەی خۆم کەم ئاماژەی پێ بکەم ئەم کارە ساتانە بەڕاستی کاک حەکیم کە ئومێدێکە بوو لە ساڵی 2009 کە من بۆ خۆم ئومێدێکی بە ئومێدێکی زەعیفشم دانا کە لە ڕوو ئابوووریەکەی و هەوڵەتانی هەرێمی کوردستان تۆزێک بژانەوەیەکی ئابووری ڕووبا و دەیان کۆمپانیاش کە بەکو حکومەت خۆی ئاماژەی پێکرد بوو کە دەیان کۆمپانی بیانی ئامادەن بگەڕێنەوە لە هەرێمی کوردستانی خەریک کاری بزنس و بازرگانی بن بەڵام کاتێک ئەمە کاریگەری دەبێت لە ڕووی بەتەکیدی ئەزانی چی کاک حەکیم دوێنێشەوە من لەگەڵ کەسێکا بووم وتی ئێمە کارگەمان هەیە هەر لە دایرەیەکی حکومەت تەلەفۆنیان بۆ کراوە هەر بە تەلەفۆنی بەرپرسەکەوتوتی کاکە شەریکمان کراوە کەوا بوو هێواشی واشوە ئاکا بۆ نمونە تۆ لایەنە بازرگانی و لایەنە دارایەکەشی لە هەرێمی کوردستانە ئەم سەرداوانە ئەبێتەوە کارێک هاوڵاتی یان کەسێک بازرگانێک یان مۆچەخۆرێک کە ئەو دەخلیکە کۆی کردوێتەوە هیچ کاتێک ئامادە نییە لە پرۆژێکا سەرفی بکە بۆ چونکە ئەگەری هەیەبیانی بۆ دەست بەسەر بکرێت و تەواوی پرۆژەکە دەست بەسەر بکرێت کەوا بوو ئەمە جگەلەوەی کە لایەنە ئەمنیەکەی پشێوی گەورە دروستەکە و لایەنە ئابوووریەکەشی دیسانەوە گەڕێنێتەوە بۆ بارەکانی پێشوو کە هاوڵاتی هیچ کاتێک بڕای بەوە نییە کە بێ ئەو داهاتێ ئەو دەخلی کە هەیەی یان وەری ئەگری ینی سێ هاوڵاتیەک هیچ مۆچەخۆرێک زمانەتەوە ناکە مۆچەکە وەربگرێتەوە یعنی ئەکرێ بۆ منە حکومەت هەر بە ئارۆزی خۆی دەستی بەسەر بگرێت وەک دەستی بەسەر ئاگرێت کاگە سەبارەت بەوەی کەم ڕووداوانە کاریگەریەکەنە لەسەر مەسەلەی پێکێنانی حکومەت و دانستانەکانی پێکێنانی حکومەت نەک لەسەر پێکێنانی حکومەت هەر ئەو جۆرە لە متمانەی کە لای هاوڵاتیش دروست بوو کە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر متمانەیەکی کەمیش بوو و باوەڕیان بەوە کردبوو کە ئەم دوو حیزبە ڕازگۆن لە بەڵێنەکانیان چکە لە سەرزاری سەرۆکی حکومەت کە کادری باڵای پارتیە و جێگری سەرۆکی پارتیە و لێرەش لەسەر زمانی جێگری بە سەرۆکی حکومەتەوە قوبات تاڵبانی هەردووشان بەڵێنیەوەیان دابوو کە پاشەکەوتی موچە لاون بەڵام ئێستا خەڵک مەترسیەوەیە ئەوێ دوعا بکا کە شەڕی ناخۆ دروست نەبێتەوە دوو ئیدارەی دروست نەبێتەوە بۆ یەکێتی پارتی بە بڕوای من ئەمە وەکو جۆرێک لە فشاریش بۆ ئەو جۆرە لە دانووسان و گفتوگۆ بەکارێنن ئێستا بینین دۆخی کەرکووکیان بەچ شێوەیەک خراپ کردووە ینی وای لێ هاتووە تەنانەت ئەبێ عەرەبەکان قسەیەکی خێر لە بینیان بکەن تا پارێزگارێک بۆ شارەکە دانێک لە کاتێک ئەمانە بانگەشەیەوەیانەکە کە کەرکوو قودس و دڵی کوردستانە بەڵام لە کاتێکا بینین سوکایەتی ڕۆژانە لەو شارە بە خەڵکی کوردستان و بە خەڵکی کورد دەکرێت بەڵام ئەمان بێدەنگن جارێک خەریکی ململانە سیاسیەکانن وایان لێ هاتووە تەنانەت هێز ئەمنیەکانیش لە ململانە سیاسیەکانە بەکارێنن بۆیە بە بڕای من ئەوەی گومانی تیانیەکێتی پارتی خۆیان لەسەر و یاساوە بینن و بە کەڵکیشان لە بێدەنگی خەڵک بەگشتی وەرگرتووە بەڕاستی بۆیە زۆر گرنگە وەکو پەیامێک بۆ خەڵک و بۆ چین و توێژەکان بە تایبەتیە گەرێستا بۆ نمونە ئەم کاتێ ئەم ڕووداوانە بینین ئەگەر ئەمڕۆ سەدان لە دادوەرانی بەڕێز دەستیان هەڕەشەی دەست لە کارکێشانەوەم کردە بە بڕوای من کاریگەریە بوو چونکە ئەم دوو هێزە زۆر لەوە ترسن ئەگەر خەڵک قسە بکە ئەوە بێدەنگی خەڵکە یەکێتی پارتیوا لێ کردووە هەرچیەکیانەوێت لەم وڵاتە ئەیکەن لە گرتن لە کوشتن لە بێدەنگکردنی خەڵک بەڕاستی ئەگەر خەڵک بێتە شەقامەکەوە بینی لە وڵاتێکی گەوری وەکو فەڕەنسا کاتێک خەڵک یەت ناڕەزایی دەرەبڕێ لە بەرامبەر ئەوەی کە دەسەڵات لەوێ جۆرێک لە ژیانی خەڵک سەختکە کاتێک خەڵک بێدەنگ نابێ وە قسە کایەتە شەقام بەڵام بە جیاوازی ڕنگ و دەنگەکانیانەوە دەسەڵات ناچار بە ملدانەکەوە پاشگەزێک کاتەوە لەو بڕیارانەی کەیاوێتی کە قورساییە خاتە سەر ژیانی هاوڵاتی بەڵام ئێرەمە نەک ژیانمان لێرە قورس بووە ژیانمان بە تەواوەتی شێواوە بۆ بۆنی یەکێتی و پارتیەوە ماوەی 27 ساڵی ڕابردووە ئەمانە جگە لە ئەشکەجەندانی خەڵک لە سوکاتیکردن بە خەڵک دوامیان ئەمانەیەکەی بینین ئەمە ئەگەر پێشێلکاری بێ بۆ سەر هەرکەس بۆ سەر یاسایە بۆ سەر دادگایە بۆ سەر شکۆی پارێزەر و دادوەرەکانە بۆیە زۆر گرنگە زۆر گرنگە لە هەموو شارەکانی کوردستان خۆپشاندانی گەورەی دادوەران و پارێزەران و خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە و یەک تۆز دڵسۆزی هەیە بۆ خاک و خەڵکی ئەم وڵاتە بێتە سەرخەت ئەمە لە یەکێتی پارتی قبوڵ نەکا چونکە زۆر خراپە زەنگی لێدانەوەی دوو ئیدارەیی و شەڕی ناوخۆ بنەوە بە گوێی خەڵکە ئەوەی ئێمەی چێژین لە خراپی ژیانمانەوەیە کە ئەم دوو هێزە ماوەیەکی درێژ شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیان هەبووە بۆیە ناکرێت دیسان باجی هەڵەی ئەم جۆرە لە خەڵک بین کە نازانین بۆ واکەن یانی لە ڕاستی بۆیە ئەبێ خەڵک بێدەنگ نەبێ وە قسە بکە بێتە سەرخەت. سوپاس دەکەم کاک بەشدار پێ دوایەوەی کە ئێمە دەیبینین ڕوودا لە دەستگیرکردنی خەڵک لە دەرەوەی یاسا چی لە دەڤەری سلێمانی چی لە هەولێر زۆرێکیشە لە سوکایەتی بە یاسا و بە دادگاکان
بەتاکیدەوە ینی بێقیمەتکردن و بێئەرزشکردنی یاسا و سەروەری یاسا و سەروەری و سەر بەخۆی دەرگاکانە بەڕاستی یانی مشتێکی دیکە زۆر جێگای سەرسوڕمانە ئەمە کاتی خۆی زۆر دەمانبینی دائیمەن نیزاع و دانکۆچی نێوان شیعە و سوننە دەگەیشتە لوتکە لە ناکاو سەرکردەکانی ئێمە داوەکیان دەکردن و بانجیان دەکردن و لەسەر مێزی گفتوگۆ و نانیان پێکەوە دەخوارد و ئاشتیان دەکردنەوە باشە زۆر سەیرێت لۆ ئێستا ئەوانە کە کێشەک دەبینی خۆیان ڕوودەدا دەبابەت سەردانی یەکتری بکەن بۆ ئامادەم بستن لای هەموو دژمنێکی کرد بۆ ئامادەی نەسەردانی یەکتری بکەن و نێڕن کێشەکە گەورە بکرێت من پەرە بسەنێ بەڵێ بەس لە ڕووی یاسایەوە بۆ نمونە کە کێشەکان لە ڕووی یاسا چارەسەر ناکرێن پێشتر دادوەرێکی خانەنشین باسی لەوە کردبوو یاسا درۆیەکی گەورەیەوە تەنیا بۆ هەژارەکانە ینی بەڕێز کاری پارێزەریشت کردو پێ دوایە یاسا تەنها بۆ خەڵکی هەژارە تەنها بەسەر هەژارەکان جێبەجێ دەکرێت بەس بەسەر هەژارەکان جێبەجێ دەکرێت خەڵکێکی زۆر هەیە لەسەرەوەی یاسایە و هیچ یاسایەک شمولی ناکە بەدەیان ئەمری قەبزی خەڵکی تۆمەتبارەیە فەرموویێتە ناو هێزەکانی ئەو دوو هێزە پارتیۆشێتی خۆیان حەشارداوە و خۆیان پێ لە دادگا گەورەتر و خۆیان ڕەدەستی دادگا ناکرد بەڵێ بەس بەوچوونی بەڕێزت تا مەسەرەن چی هێزی ئەمنی بێ لە دەستی ئەم دوو هێزەدا بێت چی مەسەلەی ئابووری و نەوت بێت پێ دوایە ناسەقامگیری چی ئابووریەوەی کە خەڵک بژێوی وەکو پێویست نەبێ چ ناسەقامگیری ئەمنیش بەردەوام دەبێت پێ دوایە کاکە سەراحەتەن کوردستان لە هەموو ڕۆیکەوە لە دەستێکی نائەمیندایە تا نەکەوێتە دەستێکی ئەمین وەزعەکە لەوەی باشتر نابێ ئەمێن نامێ بچمە سەوردەکاری تەفاسی لە ینی ئابووری و موچە و یانی ئەوە بە کورتەکەیە کوردستان ئێستا حالیان لە دەستێکی زۆر نائەمیندایە دەبێ بکەوتە دەستێکی ئەمین خەڵکی کوردستانیش دەبی بەڕاستی هەر ئەوەشیان لە چاوەڕوان دەکەین کە زیاتر وشار بن سزای ئەو دوو لایەنە سیاسی بدەن لۆی بتوانین ئەو دەسەڵاتە لە بەندەستیان دەربێتن و بکەوتە دەستی خەڵکی تەکنۆقرات و خەڵکی اختصاص و ئەخەر ئەمانەی کە لەو کابینە ئەو حکومەتێک لە دوایەکەکانن فەرمونەمان بگەڕن با تاقیب بکەین بزانین سەد چەندی خەڵکی تەکنۆقرات و خەڵکی اختصاصە کەسیان داناوە لە وەزارەتێک ئەستن اختصاصی ئەو وەزارەتە نییە خەڵکیان داناوە لەسەر کەیسی ئەمنی دەستی سوورە بە خوێنی ڕۆژنامە نووس ئەخەر ئەوانە چنەوە پێشکەوتنێک دەدایانی لە وەزعی کوردستان دەبینن لە هەر سێکترێک کە دەستی بۆ دەبێت هەر جمگەیەکی حکومڕانی ئەو وڵاتە دەستی بۆ دەبێت یەک لێکتر خراترە بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بە هێز ئەمنیەکانیانی چارەسەرێکەیە بۆی کە دەستی حزب ببردرێت بەڵام ئێستا لە کاتێکاوان هەردوو هێزەکە دەنگێکی باشیان هێناوەتەوە لە ماڵبژاردنە گەر بە تەزویریش بێت بە کورتی بێ سپاس دەکەین ئەوڵی ئللا ئەوەیان کە ئەو هێزانە بە نیشتمانی بکرێن لە زیاتی ئەوەی ئەو هێزانە وەلایەن لە بۆ حزبەکان بێ دەبێ وەلایەن لە بۆ نیشتیمان بێ لە بۆ وڵاتەکەیان بێ جودا بکرێنەوە لە دوو حزبە دەسەڵاتدارە و چاویان لەوەی نەبی کە ئەو دوو حزبە معاشیان بدەن و تەرفیعیان پێ بکەن و بە سیستەم بکرێن ئەو کاتی ئۆتۆماتیکیان سەبر خەرچی دیکە دابمەزێ لەسەر ئەساسی سیڤی لەسەر ئەساسی شەهادە ئەو کاتە وردە ئەوانە دەبنە بەدیل لە بۆ ئەو خەڵکانی تر کە لەسەر ئەساسی تەحەزب و لەسەر حزبایەتی دانراون بەڵێ سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی تا مەسەلە هێزی ئەمن و نەوت لە دەستیەوەندا بێ ناسەقامگیری بەردەوام دەبێت من بەتاکی دیڵم ناسەقامگیری بەردەوامێ بەڵام ئێمە دوو پێوانی بای بیکەین هەتا وەکو ئەمڕۆ هێزەکان کە هێزی نیشتیمایی نەبوون زیانەکانیمان بینیەوە تا بە بڕیارێکی حزبی نیوەی خەڵکی کوردستانیان یا بەدەستەوە و هەتا وەکو ێستا داهاتە لەسی حزبەکانی هاوڵاتیەوە تا دیارە لە چی قێرانێکی دارایە بەڵام با بێمە سوودەکانی بۆ نمونە هێزی نیشتیمانی و داهاتی نیشتیمانی و بینی ئەگەر بێت و پێچەوانەی ئەمەی بەڕاستی وڵاتیان هەرێمی کوردستان و دانیشتوان هەرێمی کوردستانەکەونە فەرحانەتێکەوە کە بەڕا ئەمە تەنها بەوە ئەکرێ کە هێزی هەرێمی کوردستان بە نیشتیمانی بکرێ بۆەوەی جارێکی تر نەکیان هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەدەست مامۆستا ڕفتارانە ئاسایشی کۆمەڵاتیش خاتە مەترسی و خەڵک تووشی دڵەڕاوکێ زۆر دەکات بێگومانە گەر خۆت لە تۆڕە کۆمەڵاتیەکان یا لە ناو خەڵکا بە دڵنیاییەوە هەستت پێکردەوە بۆیە هیوادارم هێزە ئەمنیەکان پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بەڕاستی ڕێگەن نەدەن ناو شکۆیان لە کەدار بکرێەوە هێزە سیاسەکان بەکاریان بێن بۆ ململانی سیاسی خۆیان بۆیە ئەبێ ئەمە قبول نەکەن بەر لە هەرکەس ئەوان بە گشتێکی و پارتیا بۆ بەرەزان ئاکۆ جەمال چالاکی مەدەنی نەبەردکەری مامۆستای زانکۆ کە لە سوی سەرەکی لەگەڵ مامووی هەروە لە هەولێرەوە بەشدار حەسەن پارێزەر سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕە سوپاس بە هۆکاران تا بەدانیشی دیکە خواتان